بیرکاری بۆ پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 5. لە لاپەڕە 5 گەیشتمە پرسیاری 29 کە دەربارەی ئەم هاوکێشانە بە بەکارهێنانی بژمێر شیکار بکە و شیکارەکە بۆ نزیکترین بەش لە 100 نزیک بکەوە. نزیکترین بەش لە 100 مانای چیەواتە ئەمن ئەگە ژمارەکم هەبوو بۆ وێنە 2.478. نزیکترین بەش لە 100 واتە تەنیا 2 خانەم هەبی لە لای ڕاستی فاریزەکە، نەک 3. لێرە 3 خانەم هەیە کەواتە ئەوەی دەبی لابەم، ئەو ژمارەی دەبی لابەم تەنیا 47 بمێنێتەوە. بەڵام چونکە ئەو ڕەنووسەکی گەورەیە، ئەگەر ڕەنووسەکە لە 5 بوویان گەورەتر بوو کەواتە یەکەم ڕەنووس لێرە زیاد دەبی بە 1، واتە ژمارەکە کە نزیکی دەکەمەوە چی لێ دێ 2.48. ئەو 8 دەڕوا. ئەگەر بەهات بەو ژمارەکە 2.47 بە، چونکە 3 ڕەنووسەکی گچکێ تەنیا لای دەبەم دەبووە 4.7، هیچ نەدەگۆڕا. کاتە ئەوەیە نزیکترین بەش لە 100. تەنیا 2 خانەم هەبی پاش فاریزە، لە ڕاستی فاریزە، لە ڕاستی پۆینت. ئێستا ڕاهێنانی 29 هاوکێشەکم هەیە، 2 ڕادەم هەیە ئێکسیان لەگەڵە، 2 ڕادەشم هەیە ئێکسیان لەگەڵ نییە. ئەمن دەمەوێت چ بکەم؟ ئێکسەکان بە جودا لە لایەکی دانێم، ئەو جە کێشە نییە، چ لە لای چەپی دانێم چ لە لای ڕاستی دانێم. بەڵام ئەمن لێرە چ دەکەم؟ ئەمن لێرە ڕەنگە ئەو ژمارەی بینم بیبەمە ئەو لایە ئێکسەکان لە لای ڕاست دانێم و ئەوانی ئێکسیش نییە لە لای چەپ دانێم. هەز دەکەم ئەوها ئاسانترە، کاتە ئەوها دەکەم دەینم ئەو ژمارەیەی دەبەم ئەو ڕادەی دەبەمە لایەکەی دیکە کە بردمە لایەکەی دی، چونکە لێرە پۆزیتیڤە کۆیە، کە بردمە ئەو لایە دەبیتە نێگەتیڤ، ئەو های لێ دەبیتە نێگەتیڤ، دەبیتە کەم. هێمایەکەی دەگۆڕم، ئەو ڕادەیە هەر بە خۆی لێرە بوو لە لای ڕاست بوو دەهینمە خوارێ دەینووسمەوە، ئەو ڕادەیە هەر لە لای خۆی پتی، بەڵام ئەوەی دەگۆڕم دەیبەمە لایەکەی دیکە. هێمایەکەی نێگەتیڤە دەبیتە پۆزیتیڤ، کەواتە هەمویان ئەو لایە هەمووی هەردوو هێمایەکە پۆزیتیڤە، ئەو لایەش یەکیان پۆزیتیڤە یەکیان کۆیە یەکیان کەمە. ئێستا زۆر باشە. ئێستا چ دەکەم؟ ئەو دوو ڕادەی کۆ دەکەمەوە، 1.1 لەگەڵ 1.5 دەبیتە 2.6. ئەو لایە لێ دەرکردنە 2.56 0.24 لێ بڕوە چەند دەمێنێتەوە؟ 2 فاریزە 32x دەمێنێتەوە. ئێستا زۆر ئاسانە، پێویست ناکە ئەمن چایکەم بە بژمێر، دەتوانێت هەردوو لای هاوکێشەکە دابەشی 2.32 بکەی، x دەردەچی، کاتە زۆر ئاسانە، تەنیا دابەشی 2.32 بکە هەردوو لای هاوکێشەکە، ئێکسەکە دەردەچی بزانە دەکاتە چەند. هاوکێشەکە شیکار دەکرێت ئەو کات ئەگەر بە بژمێر شیکار کرد، بە ئێستا چایکەین هەردوو لای دابەشی
2.32 بکەم واتە 2.6 دابەشی 2.32 بزانم دەکات چەند 2.6 دابەش 2.32 وەکو دەبینین ژمارەکە زیاتر لە 2 خانە هەیە لە لای ڕاستی فاریزە بەڵام ئەمن دەتوانم بژمێرەکەم چاکەم لێرە بچمە لای دەسیماڵ بنووسم تەنیا 2 دانەم دەوێت ئەمن لێرە ئێستا 4 دانەم هەیە لێرە 2 دانەم دەوێت ئەوجا ژماردنەکەی خۆم بکەم لە نوێوە چەندم هەبوو 2.6 دابەشی 2.33 بوو چەند بوو بزانم چەند بوو 2.6 لە بیرم چوو ببورن 2.6 دابەش 2.32 2.6 دابەش 2.32 یەکسانە بە 1.12 بژمێرەکە بەخۆی لۆم دروست دەکات تەنیا 2 خانەی دەهێڵیتەوە نزیکی دەکاتەوە بەڵام بێگومان نازام ئەوجە لە تاقیکردنەوەی دەتوانی بژمێری بەکاربینی یان نا ئەگەر دەتوانی بژمێرەکەی خۆت ئەو هادانەی کە 2 دەسیماڵی هەبی واتە تەنیا 2 خانە هەبی لە ڕاستی فاریزە ئەوە ئەگەر گوتیان نزیکی بکەوە بۆ نزیکترین بەش لە 100 ئەگەر نزیکترین بەش لە 10 بوو ئەوە تەنیا 1 دەسیماڵی هەبی 1 خانەی هەبی لە جیاتی 2 تەنیا 1 ئەگەر نزیکترین بەش لە 1000 3 خانە و هەتا دوایی کەواتە بژمێرەکەی خۆت دەتوانیت چاکەی ئێستا پرسیاری سی لێرە ئەمن چ بکەم باشە x لێرە هەیە لێرەش هەیە ئکسەکەی لای ڕاست چونکە نێگەتیڤە بی بەمە لای چەپ دەبیتە پۆزیتیڤ ئاسانترە کاتە ئەو ئکسەی دەگۆڕم دەی بەمە لایەکەی دی لە هەمان کات دەینم ئەو ژمارەش دەبەمە لایەکەی دیکە واتە دەی بەمە لای ڕاست دیسان ئەویش دەبیتە پۆزیتیڤ ئەو هایان لێدێ 1.5 کۆ 2.65 لێرە 2.65 هەبوو ئکسەکان کەتنە لای یەکتری ژمارەکانیش 4 فاریزە 28 کۆ 4 فاریزە 1 کەتنە لای ڕاست هەردووچان بە کۆ ئێستا ئەوەی لەسەرما ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە بە بژمێر 1.05 لەگەڵ 2.65 5 و 5 10 6 1 7 2 1 3 ئەوانی دیش کۆ دەکەمەوە ئەگەر بەدەست کۆت کردەوە ناچارین لێرە سفرەکی دانین چونکە هەتا 2 خانەی هەبی وەکو لایەکەی دیکە 28 و 10 38 4 و 4 6 ئێستا هەردوو لای هاوکێشەکە دابەشی 3.7 بکە و تا هەردوو لای هاوکێشەکە 3.7 ئەوجا بە بژمێر ئەگەر 3 خانە بوو بیکە 2 دەسیماڵ تەنیا 2 خانە پاش فاریزەی ئەگەر بژمێر نەبوو دەتوانێت لە بژمێری بینی لە گوگڵ لە ئینتەرنێت تەنیا بنووسی کالکولەیتەر بە هەزاران بەدەیان کالکولێتەر دێ بۆ وێنە لێرە ئەمن ئەو کالکولێتەرم هینایە چەند شتی دەتوانم بکەم کۆ کەم لێکدان و دابش و هەروەها لێرە ئەو وشەی ڕاوندینگ و هەتا نزیککردنەوە لێرە بە کەیفی خۆم دەتوانم کوم بووێ نزیککەمەوە 1 دەسیماڵ 2 دەسیماڵ 3 دەسیماڵ 2 دەسیماڵ واتە تەنیا 2 خانەم دەوێت ئەوجا ئەو ژمارەی خۆم هەیتم چای دەکەم بۆ وێنە ئەمن لێرە ئەگەر تەمەشای ئێرە بکەین 8 و 3 و 8 دابەشی 3 و 7 8 3 8 3 7
ئەوجە لێرە دەیکەمە دابش 2 دەسیماڵیشم دانایەوە تا نزیکەوە لۆ نزیکترین بەش لە 100. ئەوجە ئێستا کاڵکوڵیت واتە ژماردنەکەی بکە. لێرە وەکو دەبینین بەدەیان ژمارە هەیە لە پاش فاریزەی، بەڵام چاچی کردیە لۆم کردیتە نزیکی کردیتەوە تەنیا کردیتە 2.26 کەواتە ئەگەرە من هەڵام نەکردبی دەبی دەربچی ڕەنگە من لێرە هەڵام کرد 0.7 ڕەنگە هەڵەبی نازانم زام تەماشا چیکەمەوە هەڵە نییە 77 کێشە نییە. کاتە ئەگەر بژمێریشت هەبوو بێگومان بە بژمێری خۆت دەکەی. لێرە وەڵامەکە دەبی دەرچی 2.26. ئەوە تەواو. ئێستا بێمە لای پرسیاری 31. لێرە چ بکەم باشە؟ لێرە دیسان ئێکسم هەیە، لێرەش ئێکسم هەیە. ئەو ئێکسە نێگەتیڤەی دەبەمە لای ئێکسە پۆزیتیڤەکەی هەردووچان دەبنە پۆزیتیڤ. ئەو ژمارە نێگەتیڤەش دەینوە ئێرە لەگەڵەوەی هەردووچان دەبنە پۆزیتیڤ. بێگوما هیچ مەرج نییە هەردووچان ببنە پۆزیتیڤ، بەڵامە من هەز دەکەم هەندێک جار ئاسانترە هەردووچان بە کۆبن. کاتە ئەو هایلێ هات لە تەنیشتێک ژمارەکانی ئێکسیشیان لەگەڵ نییە لە لایەشکەنە، یەکیان لە لای ڕاستە یەک لە لای چەپە، پاشان ئەو دوو ژمارانە کۆبکەوە خوێندکاری ژیر، ئەو دوانش کۆبکەوە. ئەوجا ئێستا هەردوو لای هاوکێشەکە دابەشی 1.15 بکە، شیکاری هاوکێشەکە دەردەچی. دووهەمین پرسیار لەو جۆرەی لێرە وەکو دەبینین دوو کەوانەم هەیە، ژمارە چشم هەیە لە دەرەوەی کەوانەکەی. مانای چییە؟ مانای ئەو ژمارەی دەرەوەی کەوانەی لێک درایە لەگەڵ ئەوە لەگەڵ ئەوە. ئەم دەبی کەوانەکەی لابم. بێگومان ڕێگە زۆرە، هەندێک کەس ڕەنگە هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 5.9 بکەین، ئەویش دەبی، بەڵام ئەمن لێرە ئەو ژمارەی دەینم لێکی دەم لەگەڵ 0.33 ئێکس، پاشان لێکی دەم لەگەڵ 1.33. ئەو های لێدێ تەنیا کەوانەکەم کردەوە. جارێ گواستنەوەکەی ناکەم لە مابینیان، کەوانەکەی دەکەمەوە پاشان لایەکەی هەروەکو خۆی دەنووسمەوە بەبێ دەستکاری، هەروەها کووە ئەوها دەینووسمەوە 1.0 وەکو دەبین وەکو خۆی نووسیمەوە. ئەو جا لە هەنگاوی دووەم دەینم ئێکسەکان بۆ وێنە ئەو ئێکسەی دەبەمە لایەکەی دی بێگومان دەبیتە نێگەتیڤ. ئەو جارەی نەبووە پۆزیتیڤ بۆ نێگەتیڤ، چکە بەخۆی پۆزیتیڤ بوو، بەڵام کێشە نییە. ئەو نێگەتیڤەش دەبەمە لایەکەی دیکە دەبیتە پۆزیتیڤ، کە بۆ پۆزیتیڤەکەم زووتر نووسی بێگومان هیچ کێشە نییە کامە پێشی کامەی بنووسم. ئەو ژمارەش هەر بەخۆی نەمگۆڕێ لە لای خۆی بوو، بەخۆی نێگەتیڤە بە نێگەتیڤ ما هەیەوە. ئێستا ئەو ژمارەی بینم 1.947 کەم 1.03 دەکەم بە بژمێر. ئەو ژمارەش دەینم کەم ئەو ژمارە ئەوها دەردەچی. ئێستا ئەوەی لەسەرما چ بکەم؟ تەنیا هەردوو لای هاوکێشەکە دابەشی 0.917 0.917 یان 0.917 ئێکسەکە دەردەچی چەندە؟ شیکاری هاوکێشەکەیە. پاشان بێگومان دەبی بزانم ئەمن بژمێرەکەی خۆم چا کردبی، تەنیا و تەنیا نزیکم کردبیتەوە لۆ نزیکترین بەش لە 100. ئەو جۆرە پرسیارانە. ئێستا بێمە لای پرسیارەکانی دیکە. پرسیاری بۆ وێنە 33. پێوانەی یەکێک لە دوو گۆشەی پڕکەر دەکاتە دوو ئەوەندەی پێوانەی گۆشەکەی تر و
45 پلەی بۆ زیاد کرابێ. هاوکەشێک بنووسە و بەکاری بێنە بۆ دیتنەوەی پێوانەی هەردوو گۆشەکە. یەکەم شت ئەم دەبی بزانم گۆشەی پڕکەر چییە؟ گۆشەی پڕکەر واتە هێڵەکت هەیە، لەسەر ئەو هێڵەی دوو گۆشت هەیە، هێڵەشکەش هەیە ئەوهایە، هێڵەکەی دیکە ئەوهایە، کێشە نییە. گرنگ ئەوەیە لێرە ئەو گۆشەی لەگەڵ ئەو گۆشەی بە یەکەوە کە کۆیان دەکەوە دەکاتە 180 بە یەکەوە دەکات 180. ئەو جە کوو بە یەکەوە دەکات 180 ئەوە یەکە چەند بزانە دەکات چەند ئەوی دیش دەکات چەند بە یەکەوە گرنگ دەکەنە 180. لێرە مەرجەکان چییە؟ مەرجەکان ئەوەیە یەک لە گۆشەکان دوو ئەوەندەی گۆشەکەی دیکێ لەگەڵ 45ش، واتە ئەگەر گۆشە گچکەکە بەوێنە X بوو، گۆشە گەورەکە 2Xە و 45شی بێتە سەر. ئەو جە بە هەردوو چیان کە کۆ دەکەمەوە ئەو گۆشەیە لەگەڵ ئەو گۆشەیە، واتە ئەو گۆشەی ئێرە لەگەڵ ئەو گۆشە ئێرە دەبی بکاتە 180 پلە. هاوکێشەکەی دروست دەکەم، گۆشەکەی گچکە Xە، گۆشەکەی دی 2X و 45ش، ئەو جا بە هەردوو چیان کە کۆیان دەکەمەوە دەکات 180. تەواو هاوکێشەکەم نووسی. ئێستا شیکارە 1X و 2X بێگومان دەکات 3X. ئەو 45ش کۆیە دەی بە مەلایەکەی دی چونکە Xی لەگەڵ نییە، کەواتە 180 دەبی 45 لێ بڕوە، دەی گوازمەوە لایەکەی دی هێمایەکەی دەگۆڕێ. ئەو جە 3X 180 45 لێ بڕوا دەکات چەند؟ دەکات 135. ئێستا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 3 دەکەم، 135 دابەش 3، 3 دابەش 3 1X، 135 دابەش 3 دەکات 45. ئێستا زانیم X دەکات 45، واتە ئەو X ئێرە ئەو گۆشەیە لێرە هەتا ئێرە 45، ئەوی دیکەش دوو ئەوەندەی 45 واتە 90 لەگەڵ 45 چیش دەبی بکاتە 135. ئەگەر 45ش بینم لەگەڵ 135 کۆ بکەمەوە بێگومان دەبی بکاتە 180. ئەوەیە گۆشەی پڕکەر. جۆرە گۆشە چیت کەش هەیە ناوی گۆشەی پڕکەر واتە هەردوو چیان دەکەنە 180. گۆشە چیت کەش هەیە تەواوکەری پێ دەڵێن، هەردوو چیان دەبی بکەنە 90، تەواوکەر و پڕکەر. ئێستا پرسیاری 34 هاوکێشەی گونجاو بۆ ئەمانەی خوارەوە بنووسە، پاشان شیکاریان بکە. نرخی بلیتی چوونە ژوورەوەی شاری یاری 6,000 دینارە و نرخی بەشداریکردن لە هەر یاریەک 1,500 دینارە. ئەگەر 30,000 دینارت پێبی لە چەند یاری دەتوانی بەشدار ببی؟ لە چەند یاری دەتوانی بەشدار ببی؟ گەیشتمە چی لێ هات؟ ئێرە بوو. لە چەند یاری دەتوانی بەشدار ببی؟ چ دەکەین؟ دەینین 30,000 پارەمان لەکنە، هەر چوونە ژوورەکە 6,000ەکە ڕۆیشت، 6,000ەکەی دەنووسم، پاشان 1,500 جاران X واتە چەند یاری، ژمارە یاریەکە نازانم چەندە، هاوکێشەکەی دروست دەکەم. ئێستا هاوکێشەکە شیکار دەکەم، هەتا شیکاری کەم چ دەکەم دەبیبینم با Xەکە بە تەنێ لێرە بمینێتەوە، ئەو 6,000ەی دەگوازمەوە لایەکەی دیکە، کە 6,000ەکەی دەگوازمەوە 30,000 6,000 لێ بڕوە، ئەمن یەکسەر نووسیتم 24,000.
1500 ئێکسەکەش بە تەنێ لەو لایە مایەوە. ئێستا چ دەکەم؟ هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 1500 دەکەم، بزانم ئێکس بە تەنێ دەکات چەند، چونکە ئێکس ژمارەی یاریەکانە. بێگومان لە کاتی دابەشکردن سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن، ئەو دوو سفرە لەگەڵ ئەو دوو سفرەی 240 دەینم دابەشی 15 دەکەم، کە دابەشی دەکەم ئێکس یەکسانە بە 16، واتە دەتوانم ئەگەر 30,000م لەکم بوو 6,000 دەدەمە کرێی ئەوەی دەچمە ژۆرێ، پاشان دەتوانم 11 بەشدار بم لە 16 یاری. ئێکس یەکسانە بە 16 لە تەنیشتی بنووسم ژمارەی یاری یان بەشداربوون لە یاریەکان. پرسیاری 35 ژوان بە 1,750,000 دینار کۆمپیوتەرێکی نوێی کڕی. ئەو کۆمپیوتەرە ساڵانە 250,000 نرخەکەی کەم دەکا. ئەو شەیە کەم دەکا، زۆر گرنگە، کەم دەکاواتە نێگەتیڤ. هەموو ساڵێ 250,000 کەم دەکات لەو ژمارە لەو پارەیە. ئایا پاش چەند ساڵ نرخەکەی دەبیتە سفر؟ ئەمن ئەوەندە پارەم هەیە 1,750,000 بە کۆمپیوتەرەکەمدایە، چەندی لێ لا دەبەم 250,000 جاران ئێکس، چونکە هەر ساڵەی ئێکس یەکسان دەبی، هەتا یەکسان دەبی بە سفر. دەجە چاچی دەکەم، یەکسەر دەینم ئەو ژمارەی دەبەمە لایەکەی دی، چونکە ئێکسی لەگەڵە نێگەتیڤە کە چۆ لایەکەی دی دەبینە دەبیتە پۆزیتیڤ. ئەو دەینم یەکسەر هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 250,000 دەکەم. دەردەچی ئێکس یەکسانە بە 7 ساڵ. پاش 7 ساڵ کۆمپیوتەرەکە هیچ نرخەکی نییە، چونکە کۆمپیوتەری نوێ دێتن و ئەو کۆمپیوتەرە ڕەنگە کەس نەکڕی. ئێستا پرسیاری 36 ئارام دوو خستنەڕووی کاری بۆ هات لە کۆگەی فرۆشتنی جلو بەرگ. یەکەمیان 600,000 دینار مانگانە و 10,000 دینار بۆ هەر کاڵایەک کە دەیفرۆشێ، واتە 600,000 دیناری وەردەگری، پاشان هەر مانگەی چەند کاڵای فرۆشت لۆ هەر یەکەیان 10,000 دیناری زیادە وەردەگری. ئیشەکەی دووەم کووە 8,000 دیناری وەردەگری مانگانە، بەڵام ئەو جارەی لە جیاتی هەر کاڵایەک کە دەیفرۆشی لە جیاتی 10,000 8,000 دینار بۆ کاڵایەک کە دەیفرۆشی وەردەگری. ئایا ژمارەی ئەو کاڵایانەی پێویستە ئارام بیان فرۆشی چەندە بۆ ئەوەی لە هەردوو خستنەڕووەکە هەمان دەستکەوتی هەبێت؟ واتە وەکو ئەوەی وایە دوو هاوکێشەی بنووسم یەکسانیان بکەم. هاوکێشەی یەکەم کووە 600 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 10x. هاوکێشەکەی دیکەش 800 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 8x، یەکسانیان دەکەم هەردوو هاوکێشەکە. ئەو جا ئێستا شیکاریان دەکەم. ئەمن لێرە ئەو ئێکسەی ئێرە دەگوازمەوە لایەکەی دی، ئەو 600ش دەگوازمەوە ئەو لایە. 10xەکە هەر وەکو خۆیتی دەینووسمەوە، 8xەکە کە دێتە ئەو لایە دەبیتە نێگەتیڤ، 800ەکە وەکو خۆی دەنووسمەوە، 600ەکە کە هاتە لای ڕاست دەبیتە نێگەتیڤ. ئێستا زۆر ئاسانە، 8 لێ بڕوا 2، 600 لێ بڕوا 200. ئەوجا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 2 دەکەم، x دەکاتە 100. واتە ئەگەر هاتوو 100 کاڵای فرۆشت لە یەک مانجی، ئەوە کێشە نییە کامە خستنەڕووی وەکو یەکە، پارەکە وەکو یەکە. ئەگەر هاتوو 100، بەڵام ئەگەر لە 100 زیاتر بوو یان کەمتر بوو، ئەو کات شتەکی دیکەیە، ئەو کات یەکێک لە خستنەڕووەکان باشترە لەوەکەی دیکە.
ئەوە دەربارەی لاپەڕە پێنج و هاوکێشە و دروستکردنی هاوکێشە و شیکاری هاوکێشە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.